کۆ نابێتەوە. من نازانم لە کوێ باسی قەرەسوو بکەم، لە شەهیدی هەکاریەوە کە هەتانە لە شەڕی تەختە لە ئازادکردنی سەری ڕەش کە چەند ڕۆژێک پێش ئێستا یادەکەی بوو، یان شەڕی دژ بە تیرۆرستانی داعش. ئێوە ڕەمزێکی جوانی خەبات و کوردایەتی و تێکۆشانن کە جێگەی شانازین بۆ هەمومان. ئێوە ڕەمزێکی جوانن کە یەکێتیەکەتان شانازیتان پێوە ئاکات. ئەم ساڵ هەمومان پێکەوە یەکێتیەکەین بە ئەکەینەوە بە یەکێتیەکەی جاران. هەمومان پێکەوە ئەم ساڵەکەین بە ساڵی ئاشبوونەوە و ساڵی تێکۆشان و ساڵی نوێبوونەوە و ساڵی گەشەپێدانەوەی ڕێخستنەکانمان و ساڵی چوونەوە ناو خەڵک. فرسەتێکی باشە من لێرە سوپاسی زۆری هەواڵ و هاوڕێی تێکۆشەرم کاک حاکم سابیر بکەم کە لە ماوەی ڕابردوو جوامێرانەوە گەو هەواڵانەی تر پێکەوە خەباتێکی جوانتان کرد و پێکەوە ئەرکێکی قورستان لەم سنوورە و لەم دەبەرە بەڕێ کرد. من بە ناوی مەکتەبی ڕێخستن و بە ناوی هەواڵەکانم بە ناوی هەموو سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستانەوە سپاسیەکەم و ئومێدی سەرکەوتنی بۆ خوازم لە کارە نوێیەکەی و بە دڵنیاییەوە خۆشی ئەزانێت کە هەمومان پشتیوانین. کاک حاکم پیاوێکی وردەکار تێکۆشەرێکی بە سەلیقە کە لە هەموو قۆناغێکا ئەتوانێت لە هەر شوێنەگە توانێت جێدەستی خۆی دیاری بکات. بۆیە وێڕای سوپاس ئومێدی سەرکەوتنی لەولا بۆ خوازین. هاوشانی ئەوە ئەمڕۆ من زۆر وەسفی کاکەژار ناکەم چونکە سەرەتای دەست بەکاربوونیەتی وە کاک حاکم وەسفێکی هێندە جوانی کرد لە ڕاستیان ڕەنگە دەرفەتی بۆ من نەهێشت بێتەوە، بەڵام کوڕی شەهیدێکی قارەمانی سەرکردەی ئەم گەلە و ئەم حیزبەی خۆمانمان هێناوە لێرە بە ئەمانەت ئەرکی حیزبەکە لێرەوە بەڕێوە ببات. خۆم بە سەربەرز دەزانم کە ئەمڕۆ لە ناوچەیەکم ئەرک و بەرپرسیارەتی مەڵبەندێکی پڕ لە سەروەری دەگەرمە ئەستۆ بۆ سوپاسی ئەو متمانەیەی هەواڵ بافڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەواڵانم لە دەستەی کارژێڕ و مەکتەبی سیاسی دەکەم کە متمانەی ئەوەیان پێبەخشیم ئەمڕۆ بێم درێژە بە ڕێبازی شەهیدەکانم بدەم، درێژە بە ڕێبازی ئەو 500 پێشمەرگەیە بدەم، درێژە بە ڕێبازی ئەو 20,000 شەهیدەیە بدەم کە خوێنی گەشی خۆیان کردە قوربانی لە پێناو ئەم ڕێبازە پیرۆزەدا.